ئەمڕۆ لە ژێر ناونیشانی فریشتەکانی میهرەبانی لە شاری سۆران هەڵمەتێک ڕائەگەیەنین بۆ ئەو کەسانەی کە بڵێن لە ئێستادا مەناع تەجەولیەک هەیە لە بۆ سیارەوانەوە لە ئایندە لە ئەگەری هەیە مرۆڤەکانیش بە هەمان شێوە بن بۆیە ئێمە بە گرنگمانزانی کە لەڕێ ئەو ستافە کارمەندە خۆبەخشاوە هەروەها لە ژێر چاودێری بەرەوبەرایەتی تەندروستی سۆران ئەو هەڵمەتە دەست پێ بکەین بۆ نێو ماڵەکان ئێمە وەک کارمەندی تەندروستی بچینە ناو ماڵەکان ئەوانەی کە پێویستیان بە دانانی کانونەیە یاخود پێویستیان بە تەداویکردن هەیە کە کاتێک برینێشیان یان نەشتەرگەریان کردووە یاخود پێویستیان بە مادەی تاقیم هەیە و ماڵە هەژارانێک کە تاقیمیانە یان ئەو دکتۆرانە لە زیاتی ئەوەی ئەوان سەردانی دکتۆرەکان بکەن ئێمە کۆمەڵێک دکتۆری بەڕێزمان لەگەڵن واروە ئەو دکتۆرە بەڕێزانە بەم نەخۆشانە ناسێنن و واروە چارەسەریان بکەن و ڕێنمایی پێویستیان بدەن و ئێمە زۆر سوپاسی گشت لایەنەکانی دیکەی دائیرەکە و لایەنەکانی دیکەکەین لە منتیقێ واروە ئێمە شانبەشانی ئەوان بێگومان ڕوبەڕووی کۆرۆنا ئەبینەوە واروها بەرامبەری چۆک دانادەین و ئینشاءڵڵا لەم دەڤەرەمان هیچ کۆرۆنایەک تۆمار ناکرێت هیچ کەسێک تووشی ئەم نەخۆشە نابێت بەڵێ بێگومان ژمارە تەلەفۆنەکانی ئێمە بۆ ئەم پرۆژەیە بریتین لە 0750 409 52 واروها 0750 379 48 00 هەر کەسێک کە پێویستی بە هەر شتێکەیە کە لە ڕووی تەندروستی پێویستیە بیت هەم لە تاقیماتەر و هەم لە دەستکێش و دەمامکۆوانە کە دەوڵەمەندان و خواپێداوان واروها بەرەوبەرایەتی تەندروستی بۆ ئێمە دابین نەکات و ئێمە بە زووترین کاتێیان گەینینە لا واروها خزمەتی پێویستیانەکەین.